حەسەن نووری ناسراو بە وەستا حەسەن پێشمەرگەی دێرینی یەکێتی نیشتیمانی کوردستان دوای چەندین ساڵ خەباتکردن لە پێشمەرگاتیەوە لە شۆڕشی نوێ تا بەڕێوەبەری ئاسایشی سلێمانی خانەنشین دەبێت و ماڵ ئاوایی لە هاوڕێ و هاوکارانی لە بەڕێوەبەراتی ئاسایشی سلێمانی کرد. پامی من بۆ هەموو ئەفسەران و کارمەندانی ئاسایش بۆ بەتایبەتی ئاسایشی سلێمانی لێرەوە چاویەکە بە یەکیان ماچەکەم و بەڕاستی پشتیوانی ئەوان و شەو نخونی ئەوان و مانوبوونی ئەوان و نەترسانی ئەوان لە ئەرکەکانە بە شەو ڕۆژ مانەوەیان لەم دایرەیە بۆ لەسەر شەقامەکان لە هۆڵەکان لە هەموو شوێنەکە توانیان ئەم شارە بپارێزم بۆیە دەستخۆشیان لێکم چاویان ماچەکەم هیوادارم ئەوانش پشتیوانی کاک هیوا بکەن بە هەمان پرۆسە و بە هەمان نەفەسەوە بۆی ئەویش لەم پرۆسەیە لە من باشتر ئەرکەکانی جێبەجێ بکەن. لیوا حەسەن نووری لە ساڵی 1970 بووەتە پێشمەرگە و بەشداری لە خەباتی سیاسی و چەکداری لە شاخ و شار کردووە لە ڕاپەڕینە مەزنەکەی گەلی کوردستاندا ڕۆڵی بەرچاوی هەبووە لەگەڵ ژمارێک لە هەواڵانی دەست بەسەر بەڵگەنامەکانی مخابەراتی ڕژێمی بەعزدا دەگرن و دەیپارێزن. دوای ڕاپەڕین و پێکێنانی حکوومەت و پەرلەمانی کوردستان و دامەزاندنی دەستگای ئاسایش حەسەن نووری لە ڕێزەکانی ئاسایشدا لە ساڵی 1993 وەک لێکۆڵەر دەستی بەکارەکانی کردووە. لە ڕیزەکانی ئاسایشدا پلەکانی سەربازی بڕیوە دواتر لە ساڵی 2007ەوە وەک بەڕێوەبەری ئاسایشی سلێمانی دەست بەکار بووە لە ماوەی کارکردنیدا ڕۆڵی گرنگی هەبووە لە پاراستنی ئاسایش و ئارامی شاری سلێمانی لە ناو خەڵکیشدا تا ئێستاش بە پادشای ئارامی ناسراوە. بەم شێوازە کلاسیکیە توانین مامەڵەیەکی باش لەگەڵ دۆخەکان بکەین لەگەڵ مامەڵەیەکی باش لەگەڵ زانیاریە بکەین تا توی زانیاری و گەیانی زانیاری و دروستکردنی سەرچاوە و هاوکاری لایەن هاوڵاتیانەوە ئەمە بەڕاستی یەکێ بوو لەوانەی کە ئەم پرۆسی ئاسایشی سلێمانی سەرخست بۆیە ئاسایشی سلێمانی لای من گەوهرێکی درەوشاوەیە لە ئاسمانی ئیشی ئەمنیە کە بەڕاستی هەقا موسساتی تر چاوی لێ بکەن کە گەیانمانەتە ئەم قۆناغی کە هاوڵاتیان بە ئێماڵێن پاشای ئارامی لەبەروی ئارامیمان بەخشی بە خەڵک. لە دروستبوونی گروپی تێرۆریستی و بیری تونڕەیی و هەڕەشەکانی تێرۆر لەسەر ئاسایشی کوردستان وەستا حەسەن و کارمەندانی ئاسایش و دەستگای دژە تێرۆر و ئاژانسی هەواڵ و زانیاری و دەستگای ئەمنیەکانی پۆلیس و پێشمەرگە توانیان شاری سلێمانی بپارێزن لە مەترسیەکانی تێرۆر. لە دواوێتگەی خانەنشینبوون و ڕادەستکردنی پۆستەکەیدا وەک بەڕێوەبەری ئاسایشی سلێمانی وەستا حەسەن سەردانی مەزاری سەرۆک مام جەلالی کرد و بەڵێنی درێژە پێدانی خەبات و تێکۆشانی خۆی دووپات کردەوە لە خزمەتکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان و جەماوەرەکەی. وەستا حەسەن دوای 44 ساڵ خەباتکردن لە پێشمەرگایەتیەوە بۆ بەڕێوەبەری ئاسایشی سلێمانی و دوجار خانەنشین بوونی وەک ئەندامێکی سەرکردایەتی لە کۆنگرەی نوێی یەکێتی نیشتیمانی کوردستاندا لە ئێستادا خەباتی سیاسی خۆی درێژە پێدەدات. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، سلێمانی.